برای بەڕێزم وڵڵاهی ئەمیش دەتوانم وا بکەم، ئەمیش دەتوانم بە ناوی دینەوە فێڵتان لێ بکەم، سەرتان لێ بشێوێنم، بە ناوی دینەوە بیخۆم، خراپەکاری بکەم، هەڵتان خەڵەتێنم بەرەو بیدعاکاریتان بەرم، دوورتان خەمەوە لە سونەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. بەڵام ئەدی قەبر و قیامەت، ئەدی بارەگای خوا، ئەدی بەهەشت و جەهەنەم، ئەدی سزای ناو قەبرت، ئەدی لێدان و عەزابی ناو قەبرت، ئەدی ئەو کاتەی بەتەنیا بەجێت دێڵن ناو قەبر. سنەتی پێغەمبەر لەگەڵ دەمێنێتەوە، عمل صالحەکان کە لەسەر ڕێی پێغەمبەر بووی لەگەڵت دەمێننەوە صلی الله عليه وسلم. بەخوای بیدعا لەگەڵت نایە و بەرەو جەهەنەمت دەبا. بیدعا دەرگای خێرت لێ ناکاتەوە، بیدعا دەرگای چاکەکاریت لێ ناکاتەوە، بیدعا قەبرت بۆ ڕۆشن ناکاتەوە. وەڵام مەولودی خۆشەویستی هەر دەبێ بکرێ، دەبڕۆ شتێکی بکە کە پێغەمبەر نەیکردووە صلی الله عليه وسلم، با لەسەری قەرزار بیەوە. والله غدر إنسان أو هم فقير هبه أو هم محتاج هبه أو هم إيش خير هبه بارب دا بوشتي هبه معنا خوش شاهدا كسي واهي عفرتي واهي شوار بينز من دالي بسره ولا خانو يكري دا محتاج 100 زاريا ممنون دستي 1000 بيا وساچي مازدكاشتي كبداته او عند قرب سره بدا صلاته والله بكابراي بلاي ورا خير شي بك تاوي دسيته بشتسري دبا خوا بدا مليون و 15 مليون ديدا بو مولوده بوشتي كبدعي وخير شي ناقاته خوا شاهدة چەندین کەس پێم دەڵێ بۆ دەڵێت نەخۆشی سەرەتان عملیات چەند شتی گەورە هەیە گەر کەسێکی خێر دەکات یەکەس نییە دەبا بڵێن بۆ مەولودەشی وەرە خێرەشی دەکەین بزانە چەند دەوڵەمەندم دەست دەکەی ملیۆنەر و ملیاردەر دەست لە جوفانیان دەدێنن 10 ملیۆن و 15 ملیۆن دەری دەکەن بۆ مەولودی یەخە بۆ برایم سەر لێ شێواوە برای خۆم بۆ نایەوە سەر ڕێڕاز بۆ شتێکی ناکەی لە قیامەت سەرت پێی بەرز بێ بڵێ خوایە لە پێناوی تووە من بەخشیم لەسەر ڕێگەکەی تۆ بوو لەبەر سونەتەکانی پێغەمبەرەکەت بوو صلی الله عليه وسلم.